ئێمە گەنجانی وڵاتپارێز ئەستاین بە پێگەیاندنی دروستکردنی کۆمیتەی دیپلۆماسی وە لەو چوارچێوەیەدا کۆمەڵەکە ئامانجمان هەیە و لەو ئامانجانش پێک دێن لە دروستکردنی یەکێتی لایەنەکانی باشوور و بۆ پێگەیاندنی بەرەیەکی یەکگرتوو لە ناوگەلی باشووردا دژی داگیرکاری لەسەر گەلی باشوور و دژی داگیرکاری لەسەر تەواوی گەل و پێکهاتەکان لە کوردستاندا بۆ مەبەستش ئێمە سەردانی لایەنەکانمان کردو و یەکەم جار سەردانی یەکێتی نیشتیمانی کوردستانمان کردو پرسەکانمان لەگەڵ باس کردوون و ئامانجی خۆمانمان بۆ ڕوون کردوونەتەوە ئەوانیش پێیان باش بووە کە پرۆژەیەکی وا هەبێت و ئەوان بەڵێنی خۆیان دووپات کردوتەوە کە هەرچی بە ئێمە بکرێت دەتوانین هاوکار بین و ئێمە واتە لەسەر زاریەوانەوە گوتیان کە ئێمە ئامادەین بۆ پرۆژەیەکیوە و دەتوانین هاوکاری و کۆمەک بکەین و خۆمان ئەرکدارکەین لە ناو پرۆژەیەکیوە بۆ هەرێمی باشوور و ئێمە سەردانی لایەنەکانی تر دەکەین و مادام بۆ بەرەیەکی یەکگرتووە و بۆ یەکێتیکی نەتەوەییە هەم بۆ بەهێزکردنی ستاتۆی باشوور و هەم دژی داگیرکاری دەوڵەتی تورک و دەوڵەتە ستاتۆپارێزەکانی ناوچەکە کە لەسەر گەلی ئێمە جێبەجێ دەکەن و هەوڵی داگیرکاری دەدەن و هەوڵی لەناوبردنی هێز و توانست و کولتور و زمانی ئێمە دەدەن بەگشتی دەمانەوێت یەکێتیکی گەنجان دروست بێ بۆ ئەوەی مەترسیەکان لەسەر باشوور کە بەڕاستی مەترسی زۆر گەورن هەرچەند ئێستا باز ناکرێت بە هۆکاری جیاجیا بەڵام مەترسی گەورە لەسەر باشوور هەیە ئێمە دەمانەوێت لە ڕێگەی یەکێتی گەنجانەوە پۆتێنساڵی خۆمان هێزی خۆمان مۆڕاڵ و ئیرادەی خۆمان بۆ گەلی خۆمان مەسرف بکەین و دژی داگیرکاریە بۆستینەوە و ئێمە وەکو کۆمیتەی دیپلۆماسی گەنجان داوا لە سەرجەم چین و توێژەکان دەکەین هەر لە چینی نویسکار هەر لە چینی ڕۆشنبیر کە ئەوانە بەڕاستی ئەرکی مەزنیان لەسرە لە بەرامبەر گەلی خۆیانە لە بەرامبەر خاکی خۆیانە و داواکارین لە مامۆستایانی ئاینی کە چین و توێژەکان و پێگاتەکانی کۆمەڵگە ئاگادار بکەنەوە لەو مەترسیانێکە لەسەر باشوور هەیە و داواکارین لە سینەماکاران شانۆکاران شاعیران مامۆستایانی زانکۆ سەرجەم ئەو چینانەی و سەرجەم ئەو هێزانەی ئەو هێزانەی کە بوونەتە سەرخان بۆ کۆمەڵگەی ئێمە بێنە ناو ئەرکێکی واوە چونکە بەڕاستی ئەوە ئەرکێکی پیرۆزە و ئەرکێکە ئەخلاق و وجدان ئاراستە دەکا بەرەو یەکێتی بوونێکی نەتەوەیی و ئاواکردنی ژیانێکی شەرەفمەندانە و ئاواکردنی ژیانێکی خۆسەر دوور لە دەستی داگیرکەر لە هەمان کاتیشە دژی داگیرکەر مادام ئێمە بڕۆمان مادام لە لەو چوارچێوەیە ئێمە فکر دەکەین کە یەکێتیکی دیپلۆماسی گەنجانە بێ سەردانی هەموو لایەنەکان دەکەین هەموو لایەنەکانی باشوور چه ئەوانەی وەکو حزبی عیلمانی چ ئەوانەی وەکو حزبی ئیسلامی خۆیان بەیان دەکەن چه ئەوانەی وەکو سۆسیالیست و چەپەکان خۆیان بەیان دەکەن چونکە بەڕاستی هەموو ئەو بزاوتانەی کە ڕێکخراویان هەیە و ئەو ڕێکخراوانش کە بێلایەنن ئێمە دەچین سەردانیان دەکەین داواکاریان لێ دەکەین کە ڕۆڵ و ئەرک و بەرپرسیارەتی خۆیان ببینن لە بەرامبەر گەلی خۆیانە و بتوانن بەهێز و توانستی خۆیانەوە بەو ئیمکانەی هەیەە دژی داگیرکاری بۆستنەوە سەردانی یەکێتیمان کردووە و ئەوان ئامادە بوون و پێیان باش بووە
پرۆژەکە فراوان بکرێ و پێیان باش بووە کە ئەوان شتێدا بەشدار بن وەکو ئەرکێکی سیاسی خۆیان. بەڵێ کە هەر کۆمەڵگەیەک گەنجێتی و بەهێزی و ڕادەی پێشەوەچوونی گرێدراوی گەنجانە. ئەگەر ئەو کۆمیتەیە هەموو لایەنەکان و هەموو ڕێکخراوەکان و هەموو چین و توێژەکان پێوی پەیوەست بن و لەگەڵەوەیە بتوان خۆیان ئەرکدارکەن لە ناو ڕێکخراوانەیە دەتوانرێت لە هەموو ئاستەکانە ڕۆڵ و کاریگەری خۆی ببینێ. چونکە گەنج داینەمۆی کۆمەڵگەیە و پێشخەری کۆمەڵگەیە لەگەڵ ئەوەشدا دەتوانێت لە بواری خۆیان بەپێی ئیمکان و توانستی خۆی بتوانێت خزمەت بەگەلی خۆی بکە و بتوانێت دژی هەموو داگیرکاریەک بوەستێتەوە. بەڵێ دروشمەکەی پێگەێنانی بەرەیەکی گەنجانەی دیبلۆماسیە لەو چوارچێوەیەدا خەباتی مەدەنی دەکات و لەگەڵ ئەوەشدا بەرەیەکی لە گەنجانەیە دژی داگیرکاری.